بنای خۆی بەخشندە و میهرەبان دیارەمە بەست ئەندامانی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە. ئێمە بێگومان سبەینێ چاوەڕوانی سبەینێ ئەکرێت کە راپۆرتی لیژنەی یاسایی بەرز بکرێتەوە دوای ئەوەی کە واژوو کراوە و بەرز بکرێتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و هەر کاتێک سەرۆکایەتی پەرلەمان بانگهێشتی یاسایی و فەرمی کرد بۆ ئەندامانی پەرلەمان بۆ بەشداربوون لە کۆبوونەوەی نائاسایی بۆ ئەوەی کە پرۆژەکان بە پرۆژەی یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی و پرۆژەی گۆڕان و یەکێتی و ئەوانی تریشەوە بێگومان ئەو کاتە ئێمە بەشداری ئەەکەین و لەو کاتەشە بێگومان دیفاع لە پرۆژەی خۆمانەکەین و ڕوونکردنەوە و ئەوەی کە پێویستە بۆ داکۆچیکردن لە پرۆژەی یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی بۆ هەمارکردنەوە یاسای سەرۆکایەتی هەرێم لەناو هۆڵی پەرلەمانە کاری جدی بۆکەین. بەڵێ بەحث ژوەیەکێ تێکرێن و فراکسیۆنە یەکگرتوو سەر دوو بەرەیاندا پارڤە بووە بەرەیە بادینان و هەروەها وەک ئەندامێن سلێمانی و هەولێرێ یعنی ئەف یەک هەتا چەند ڕاستە و هەروە ئەندامێن پارلەمانە کوردستانی فراکسیۆنە یەکگرتوو لە دەڤەرا بەهدینان ئەویژی دێ بەشدار بن یان بەداخەوە کە ئەوە هەندێک لە هۆکارەکانی ڕاگەیاندن بە شێوازێکی دوور لە شێوازی هوەری و زانستی بۆ ڕاگەیاندن ئاوا تەداخل و ئاوا پروپاگەندە ئەەکەن بۆ دروستکردنی جۆرێک لە دووبەرەکی لە ناو فراکسیۆنەکان کە لە ئەسڵاوانیە و فراکسیۆنی یەکگرتوو بە تایبەتی لە تۆکمەترین حاڵەتیایەتی ئێستا جیاوازی لە بیرروڕا و لە بۆچوونە معنای ئەوە نییە کە پردبوون و تەفریقەیە بە پێچەوانەوە معنای زیندوێتی فراکسیۆنە وەکو حزبیش بە هەمان شێوە کاتێککە بۆچوون جیاواز ئەبێ ئەوە بەهێزی ئەو حزبەیە بەهێزی ئەو فراکسیۆنەیە بۆیە کەس لە ئەندامانی فراکسیۆنی یەکگرتوو تا ئێستا نەیوتوە بەشداری ناکەم لە کۆبوونەوەی نائاساییە و ئێمە هەمیشە بە ئەو پەڕی زیندوی و بە ئەو پەڕی ئازادیەوە بیر ئەەکەینەوە و منطقی عەقڵ هەمیشە بۆ دیاریکردنی بەرژەوەندەکان ئەخەینە پێش متەئەسر نین بە زەخت و فشاری نەپارتی نەگۆڕان نەیەکێتی نە هیچ لایەنێک بڕیاری مستەقل و ئازاد و سربەخۆی خۆمان هەیە و پرۆژەکان پرۆژی تایبەتی خۆمان هەیە بۆ چوونی خۆمان هەیە و ئەوەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ئەیکا ئێستا لەوەی کە دۆخی هەرێمی کوردستان هەرۆکو جەنابتان لە راپۆرتەکەیە داوای فەرماندەی پێشمەرگەکانتان خستە ڕووکە ئەوانیش داواکەن کابێ منطقی عەقڵ و لەسەر مێزی سازان چارەسەر بکرێ ئەوەیە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوێ نەترسە وەکو زۆرێک پرۆپاگەندەی بۆکە نە لەژێر فشارە وەکو زۆرێک پرۆپاگەندەی بۆکە کە بەداخەوە ئەبێ ئیعلامەکان ئەبێ سیاسەکان زۆر لەوە ژیرتر بن کە ئەوەی کە ئەوێ چارەسەرەکان دیاری بکە بە هەمومانەوە بتوانین چارەسەرەکان دیاریکەین نەک ئەوەی کە بیکەین بە مزایداتی سیاسی و ئەبێ ئەو ڕۆڵەی یەکگرتووی ئیسلامی کوردستان و فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانیش بەرز بنرخێنرێ چونکە ڕۆڵێکی مێژوویە ڕاستە ئەرکی سەرشانمانە بەڵام ڕۆڵێکی مێژوویە لەبەرەوە بێگومان ئەوەی کە ڕوو ئەدا لە داهاتووە ئەوەیە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە سەربەرزانە بە سربەخۆیانە بە ئەو پەڕی ئازادیەوە بەدەر لە هەموو فشارەکان و مێژوو دایم سەلماندوێتی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەژێر هیچ فشارێکە بڕیار نادا بەڵکو لەژێر بڕیاری سربەخۆی خۆی لە سەرکردایەتەکەی لە کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەیڕۆ پرۆگرامی لە استراتیژ و پلانی فراکسیۆنەکەی بۆ پرۆژە استراتیژەکانی داهاتوو بە سەرۆکایەتی هەرێمی کوردستانیشەوە بڕیار ئەداوە غەیری ئەو داخوازیە ئاینیە ئەو داخوازی ئەخلاقیە ئەو داخوازی ئینسانیە و داخوازیە نیشتیمانیە نەبێ هیچ جۆرە فشارێکی تر قبول